ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كلام الله وخير الهدي هدي نبينا محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار میوانانی ماڵی خدای پەروەردگار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خدای پەروەردگارتان لێبێت بە پشتیوانی خدای پەروەردگار لە وتاری ئەمڕۆماندا باسی بابەتێکی زۆر گەورە و عەزیم دەکەین کە یەکێکە لە تاوانە گەورەکان کەبائر الذنوب کە مرۆڤ ماڵوێران دەکات یەکێکە لەو تاوانانە کە مرۆڤ دەخاتە ناو ئاگری جەهەنەم و خدای پەروەردگار لێی تووڕە دەبێت و لعنەتی لێ دەکات پەنا بە خدای گەورە کە ئەویش تاوانی کوشتنی بەناحەقە کۆتایی پێهێنانی ژیانی کەسێکە دەبینین خەڵکی دەکوژرێت ئەوڕۆ لەسەر شتێکی زۆر کەم بەڕاستی مرۆڤ شەرم پێیە هەر باسی ئەو شتەش بکات چونکە ئەوەندە شتێکی بچووک و بێقیمەتە پارێزگاری نەفسی مرۆڤەکان واجبە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا نەفسی مرۆڤی مسلمان ڕێزی لێگیراوە لەلایەن خدای پەروەردگار و گەورەترین تاوان لەلایەن خدای پەروەردگار لە دوای شرک و کوفر قەتڵی نەفسە بەناحەق بەڕاستی جێی دڵتەنجیە کاتێک جێمان دەبێت لێرە و لەوێ کەسێک بەناحەق دەکوژرێت لەسەر شتێکی زۆر سووک و کەم پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەفەرمێت اجتنبوا السبع الموبقات خۆتان بپارێزن لە 7 تاوانە ماڵوێران کەرەکان کە مرۆڤ ماڵوێران دەکات پەنا بە خدای گەورە الشرك بالله والسحر وقتل النفس دەفەرمێت عليه الصلاة والسلام شەریک و هاوبەش بڕیاردان و هەروەها سحر و جادو لە دوای ئەوە قتل نفسی بەناحەق فەرمووی وقتل النفس التي حرم الله إلا بالحق ئەو نەفسەی کە خدای پەروەردگار کوشتنی حرام کردووە و هەروەها ئەکلی الربا و ئەکلی مالی اليتیم خواردنی ڕیبا و مەخواردنی ماڵی یەتیمیش لە تاوانە گەورەکانە و تەوەلی یەومە الزەحف فەرمووی ڕاکردن لە کاتی جیهاددا ڕوبەڕووبوونەوەی دژمنان و قەذف المحصنات المؤمنات الغافلات و هەروەها فەرمووی لەو 7 تاوانانەش پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم ئیتیهامکردنی ئافرەتێکی ئیمانداری داوێن پاک بە داوێن پیسی پەنا بە خدای گەورە و هەروەها خدای پەروەردگاریش لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت ومن یقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم هەر کەسێک ئیماندارێک بەناحەق بکوژرێت ئەوە سزاکەی جەهەنەمە خالدا فيها تێیدا دەمێنێتەوە هەتا هەتایی وغضب الله عليه و پەروەردگار لێی تووڕە دەبێت ولعنه لعنەتی لێ دەکات پەنا بە خدای گەورە وأعد له عذابا عظيما وسزایەکی زۆر گەورەی بۆ ئامادە کردووە خدای پەروەردگار خوای گەورە پەنامان بدات لەو تاوانە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەفەرمێت دیسان يجيء المقتول متعلقا بالقاتل يقول يا ربي سل هذا فيما قتلني دەفەرمێت لە ڕۆژی قیامەت کەسی کوژراوی بەناحەق دێت قاتلەکەی هێناوە لە ڕیواەتی تردا سەری قاتیلەکەی گرتووە و لە دەستێتی هێناوێتی دەفەرمێت ئەی پەروەردگارم پرسیاری لێ بکە لەبەر چ منی کوشتووە لە دنیادا و هەروەها دەفەرمێت عليه الصلاة والسلام لزوال الدنيا أهون عند الله من قتل رجل مسلم تێکچوونی هەموو دنیا زۆر ئاسانترە سووکترە لەلایەن خدای پەروەردگار بەوەی کە نەفسێکی پیاوێکی و کەسێکی مسلمان بکوژی بەناحەق دەبینین ئەوڕۆ
زۆرێک لە قەتڵ کە ڕوودەدات بەهۆی حەسوودیە، بەهۆی کەسێکە کە لەو دەوڵەمەندترە یان بەتواناترە یان لەو دیندارترە یان کەسێکی ناسراوە، ئەگەر نە هیچی دیکە نییە ئیلا تەماحی دنیا و حەسوودی نەبێت کە شەیتان فێڵیان لێ دەکات پەنا بە خودای گەورە. چونکە یەکەم قەتڵ کە لەسەر ڕووی زەوی ڕوویدا بەهۆی حەسوودیەوە بوو، لە نێوان کوڕەکانی ئادەم بوو عەلەیهی سەڵات وەسەلام. حەسوودی بوو کە خودای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا بۆمان باز دەکات و دەفەرمێت واتل عەلەیهیم نەبە ئەبنەی ئادەمە بالحەق إذ قرب قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك. دەفەرمێت ئەی پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم بۆیان باز بکە بە حەق ڕووداوەکەی کوڕەکانی ئادەم کە یەکێکیان قوربانی کرد و هەردوویان قوربانیان کردیە لە یەکیان وەرگیرا و لە ئەوەی تریان وەرنەگیرا. بەهۆی چیەوە بوو؟ کوڕەکانی ئادەم عەلەیهی الصەلاة وەسسەلام مناقەشەیەکیان کەوتە نێوانەوە. بەهۆی چل؟ لەو سەردەمەدا تەنها ئادەم و حەوا بوون. خودای پەروەردگار بۆی دروست کردبوون کە دەبوایە کوڕێکی لەو ساڵە بووە و لەگەڵ کچێکی ساڵەکەی دیکە شوو بکان بۆ ئەوەی ئینسان و مرۆڤەکان زیاد ببێت، نەسەب زیاد ببێت. بەڵام یەکێک لە کوڕەکان بەو ئافرەتە ڕازی نەبوو ئەوەی لە ساڵەکەی دیکەیە، گوتیە براکەی خۆی دەتکوژم لەسەر ئەوە، لێی ڕازی نەبوو، بەو حکمە ڕازی نەبوو. ئادەم عەلەیهی سەلام پێی فەرموون هەر یەکێکتان قوربانیەک بکەن بۆ خودای پەروەردگار، لە کوێتان قبول بوو ئەوە بۆ ئەوە. لەو سەردەمیش کە خودای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باز دەکات قوربانیان دەکرد و ئاگرێک لە ئاسمانە وەکو بروسکە دەهات و لێی دەدا و قوربانیەکەی دەخوارد ئەوەی کە وەرگیراوە. یەکێک لە کوڕەکان کوڕە دڵسۆزەکەی کە هابیل بوو کە قابیل بوو ئەو بەرانێکی چاچی کردە قوربانی، ئەوەی ناڕازی بوو هابیل بوو، ئەو چوو گەنم و دانەوێڵەی خراپی هێنا کردیە قوربانی و خودای پەروەردگاریش قوربانیە چاکەکەی وەرگرت، لەوی وەرنەگرت کە لێی وەرنەگیرا دیسان ڕازی نەبوو بە حکمەکە، گوتی لەئەقتولەنەک، دەتکوژم پەنا بە خودای گەورە. ئەویش وڵامی داوە، گوتی هابیل گوتی دەتکوژم، ئەویش گوتی هابیل گوتی إنما يتقبل الله من المتقين. قابیل گوتی دەتکوژم، هابیلش گوتی کە قوربانیەکەی وەرگیرا بوو ئەوە لە تەقواداران وەردەگیرێت، خودای پەروەردگار لە کەسی تەقوادار قوربانی وەردەگری. لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط يدي إليك لأقتلك إني أخاف الله رب العالمين. ئەگەر بێت و دەست درێژی بکەیە سەرم بمکوژی، من دەست درێژی ناکەمە سەرت بتکوژم، چونکە من لە خودای پەروەردگار دەترسێم، کەسێکی تەقوادار و لە خوا ترس بوو. بۆیە بەرەنگاری براکەی نەبووەوە إني أخاف الله رب العالمين إني أريد أن تبوء بإثمي وإثمك فتكون من أصحاب النار وذلك جزاء الظالمين. من دەمەوێت تاوانی من و تۆش هەمووی لەسەر تۆ بێت و دەچێ ناو ئاگرەوە، پەنا بە خودای گەورە، ئەوەش پاداشتی ستەمکارانە. بەڵام ئەو هەر وازی لێ نێنا، وازی نهێنا فطوعت له نفسه قتل أخيه فقتله فأصبح من الخاسرين. نفس خراپەکەی هانیدا بۆ ئەوەی براکەی خۆی بکوژێت و هەستا براکەی خۆشی فعلا کوشت. لە دوای کوشتندا بە تەنها ماوە لەگەڵ براکەی، لاشەی براکەی لەسەر شانی دانا، لەو سەر بۆ ئەو سەر دەیبات و دەیهێنێ، نەیدەزانی چی لێ بکات، چونکە یەکەم قەتل بوو لەسەر ڕووی زەوی، نەیدەزانی ئەو لاشەیە چ لێ بکات لە دەستی. باڵندە دەهاتن دەیانویست بەس دای بنێ بۆ ئەوەی لاشەکە بخۆن و ئەویش داینەدەنا تا خودای پەروەردگار دوو قەلە ڕەش دەنێرێت، دوو قەلە ڕەش. سبحان الله، مرۆڤ ئەوەندە بێت توانە بێت وەکو قەلە ڕەشێکی پێ نەکرێت. فبعث الله غرابا يبحث في الأرض ليريه كيف يواري سوءة أخي. دەفەرمێت خودای پەروەردگار دوو باڵندە دوو قەلە ڕەش دەنێرێت، یەکێکیان دەکوژێت، ئەو دوو قەلە ڕەشە ئەوەی کە کوشتوویەتی و خۆڵ هەڵدەکات و دەخاتە ژێر خۆڵەوە، ژێر خاک، ئەویش دەیبینێت چی دەکا. ئەو جا وەڵام دەداتەوە دەڵێ قال يا ويلتى أعجزت أن أكون مثل هذا الغراب فأواري سوءة أخي فأصبح من النادمين. ماڵوێرانی بۆ خۆم وەکو
ئەو قەلە ڕەشەم پێ نەکرا کە بتوانم و بزانم لاشەی براکەی خۆم ژێر خۆڵ بکە، بەڵام پەشیمان دەبێتەوە. و ابن عمر ڕەزای خودای پەروەردگاری لێبێت دەفەرمێت سوێن بە خوددا هابیل لە قابیل بەتواناتر بوو، بەڵام لە ترسی خودای پەروەردگار دەستی نەکردەوە بیکوژێت. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەربارەی دوو کەس کە دەکوژرێن لە مسلمانان دەفەرمێت هەردووچیان بۆ ناو ئاگرن. کاتێک لێی دەپرسن بۆچی، دەڵێت چونکە ئەوی دیکەش هەر سوور بوو لەسەر کوشتنی براکەی، ئەو هجومی بۆ بردو، ئەویش هەر سوور بوو کە ئەوی دیکە بکوژێت. بۆیە خودای پەروەردگار قاتیل و مەقتولەکان داوێنە ناو ئاگر. و پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە کاتی فتنەدا وەکو کوڕەکەی ئادەم بن، دەست نەکەنەوە براکەتان بکوژن بۆ ئەوەی نەچنە ناو ئاگر، پەنا بە خودای پەروەردگار. و هەروەها ئەیوبی سوختیانی دەفەرمێت ڕەزای ڕەحمەتی خودای پەروەردگاری لێبێت دەفەرمێت یەکەم کەس کە ئەو ئاەتەی جێبەجێ کرد لەسەر ڕووی زەویدا لە ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم ئیمامی عوسمان بۆ ڕەزای خودای پەروەردگاری لێبێت کاتێک خەلیفە ئیمانداران بەو هێز و توانای خۆی لە کاتی فتنەدا خەڵکانی بسڵمان دەسن دەورەی ماڵەکەی دەگرن و شەهیدی دەکەن، بەڵام لەبەر فتنە دەست ناکاتەوە، چونکە پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم بەشارەتی بەهەشتیشی پێدا بوو، خۆی پاراست لە فتنە. یەکەم کەس بوو کە ئەو ئاەتەی جێبەجێ کرد. داوا لە خودای پەروەردگار دەکەین کە بمان پارێزیت لە هەموو فتنە و ئاشوبێک، لە قەتڵ و لە هەموو خراپەکاریەک. داوا لێ دەکەین خوددا هیدایەتمان بدەی و ئاخیرمان خێر بکەی. لێت دەپاڕێنەوە خوددا شیفای نەخۆشەکانمان بدەی یا رب العالمین، لە مردووەکانمان خۆش بوی یا ئەرحەم الراحیمین. لێت دەپاڕێنەوە خوددایە ئەمن و ئیمان و ئەمان و ڕزق و ڕۆزی بڕژێنی بەسەر وڵاتی خۆمان و هەموو وڵاتانی مسلمانان. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه هو الغفور الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. زۆر گرنگە مسلمانان مرۆڤ ئاگاداری قیامەتی بێت، نەک بۆ ئەوەی سەر بکەوێت لە دنیا قیامەتیشی بدۆڕێنێت. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت لا تقتل نفس ظلما إلا كان على ابن آدم الأول كفل من دمها لأنه أول من سن القتل. هر کەسێک هەر نەفسێک بە زوڵم بکوژرێت لەو دنیادا دەفەرمێت عەلەیهی سەڵات وەسەلام ئیلا کوڕەکەی ئادەم بەشێکی لەو تاوانە بەبەر دەکەوێت. بۆچی؟ چونکە یەکەم کەس بوو کە لەسەر ڕووی زەوی قەتڵی ناحەقی داهێنا، پەنا بە خودای گەورە، و بەبێ ئەوەی لە تاوانی قاتیلەکەش کەم بکاتەوە. خدای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا كتب عليكم القصاص في القتلى الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى. بۆتان بڕیار دراوە لەسەرتان کە لە بجاتی کوشتنەوە قیساس کەسەکە بکوژرێتەوە، کەسی ئازاد بە ئازاد و کۆیلە بە کۆیلە، ئافرەت بە ئافرەت، و هەروەها ئافرەت بە ئافرەت منسوخ بووە بە نەفس بە نەفس. و ئەگەر پیاوێک ئافرەتێکیش بکوژێت ئەوە پیاوەکەش لەسەری دەکوژرێتەوە. عەدل و دادپەروەری خدای پەروەردگارە کە فەرقی نەکردووە لە تۆڵە سەندنەوە لە بەینی گەورە و بچووک و پیا و ئافرەت و عەرەب و غەیری عەرەب، ئیلا بە تەقوا نەبێت هیچ فەرقیان نییە. و تۆڵە سەندنەوەش گومانی تێدا نییە خەڵکی بۆ خۆیان نابێت بسن تۆڵە بسێنەوە لە جادە و کۆڵانەکان، چونکە فتنەی زیاتری بەدوادایە. لەسەر حاکم واجبە کە تۆڵەی ئەو کەسە بکاتەوە، ئەو کەسە حکم بدات و بیکوژێتەوە لە جاتی کە کەسێک بە ناحەق دەکوژرێت. و هەروەها کوشتنی بێباوەڕان و کافرانیش بە ناحەق دروست نییە بیان کوژین. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت من قتل معاهدا لم يرح رائحة الجنة وإن ريحها توجد من مسيرة 40 سنة يعني 40 عاما. دەفەرمێت عەلەیهی الصلاة والسلام هەر کەسێک معاهدێک بکوژێت ئەو بێباوەڕانەی کە هەر عەهد و پەیمانێکیان هەیە لە وڵاتی موسڵماناندا دەژین، ئەوە بۆنی بەهەشتیش ناکەن کە بۆنی بەهەشت 40 ساڵ دەڕوات. خدای گەورە پەنامان بدات. جا بۆیە مسلمانانی خۆشەویست پێویستە خۆمان بپارێزین، دەستمان بپارێزین، دەستمان نەچێتە
خوێنی کەس خوای گەورە پەنامان بدات و شەیطان فێڵمان لێ نەکات و ئیما یەنزەغەنەکە منە الشەیطانی نەزغون فەستەعیذ بالله هەر کاتێکی شەیطان وەسوەسەیەکمان بۆ دێنێت با پشت بە خودای گەورە ببەستین پەنا بە خودای گەورە ببەستین لە فێڵ و تەڵەکەکانی شەیطان بۆ ئەوەی دووچاری تاوانمان نەکات. دەبینین جاری وا هەیە یەک قەتڵ ئەوەندە گەورە دەبێت کە قەبیلەیەک و بگرە عەشیرەتێک جاری وا هەیە وڵاتان لەسەری دووچاری قەتڵ دەبن و بەدەیان و سەدان و هزاران کەس دووچاری کوشتن دەبێت لەسەر یەک کەس کە دەکوژرێت. بۆیە زۆر گرنگە خۆمان بپارێزین و قیامەتی خۆمان نەدۆڕێنین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات. اللهم انصر من نصر الدين واخذل من خذل الدين. اللهم انصر دينك وسنة نبيك وعبادك الصالحين. اللهم اشف مرضانا ومرضى المسلمين واغفر لموتانا وموتى المسلمين. اللهم تقبل منا عبادتنا يا رب العالمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.